خۆگەر بەدەست وایە شتێترە چونکە هەوێشێ ئێمە توانین ئاشکرایکەین ساختەیە ساختنی بۆ ئێستا بۆتێنین ئەبێ ئێمە چەندین ساڵە پێتانەڵێن ئەبێ بوونی بێ لێرە نەک ئێستا بڵێ بۆتێنین ئەوە شەر غەڵەتە چاوەڕێدا خرێرە بەڵێ بەپێی ئەوەی لەزنەی باڵا و سەحا قسەیان تیا کردەوە ئەبێ دابخرێ لەبەرەوەی ئەو کەم و کوڕیە زۆرانەی هەموو کە باسمان کرد وەک نەبوونی جلی و بەرگی یەکپۆشی هەروەها مناڵی خوارەژدە ساڵ کە ئەبێ دوایی شەقیق تیاپێن سێ کەسیان کاتی سەحەکەیان بەسەر چووە و شتی پاکەرەوە و پاکشکەرەوەیان تیادانەوە هەروەها لە ڕووی گەشتگوزارەوە یەک پۆشت سایردا خین لەبەرەوەی ئەو مەرجانەی کە هەمانە یەک لەوانە بینی بێزەکان کە بە پێ ڕێنمایەکان کە بڕای لەسەر دراوەش دەخاڵا پێویستە بە 2 مەتر بینیانە بێ یەکەم دومیشان ئەو کەسانی کە لێرە ئیشەکان هەمویان یەک پێش بوون و کڵاو سەدری و دەستکەش و دەمامکیان پێوە بێ هەمونیان کارتە دەندروسیان هەبێت پشکین دەندروسیان بەکراوە و ئەمەش شوێنێکی کافتریایە کە نابێ تەمەنی خوارەش لە ساڵی تیاابێ لەبەروی ئەم مەرجانیتیانە ئێستا بلیژنەی باڵای خایم خامێت سلێمانی و بەڕاتی یاسای سلێمانی بە هاوبەشی لەگەڵ چاودێری بازرگانی بڕێرمادا ئەم شوێنەدا بەخرێت سەردانی خایم خامێت سلێمانی کە مەبەستی ئیجراعاتی یاسایی لەگەڵیە